او دمو حمود من و بخیر و خوشی بن تماشاوان هجاه ده برنامه تایبتی به لاوان ام لخدمت بدانه لورا از دبیجم سلاوک لاوانه پیشکشی و همو تماشاوان هجاین تیشتی بیبه گلک جاران ما بهیستی کود دبیجن لاویان جوان دینامیزما گوهرتن و هیوی و هیوینن پیش روزن و پیش روز هر ولاته که یا پیشکتن اوی ولاتی گریدای به کار و خبات و چالاکین به تخاجواکیه ایرو هم دبینن لاوین روشالات کردستان همو رکراوین لاوان دگاوک دیروکی ده سربال همو بیرو باورن سیاسیین جدا و دخوازن ببنه هیوین حرکته که گمیج دمه هیوی و داخوازه همو کردانه اوجی یک ریزی تبایی و یک تیاه وانه همو رکراوین لاوان یعنی روشالات کردستان به دروش ما به یک ریزی لاوان و بر به پیش روزه گشت و دخوازن خیمه یکم کنفرانسا لاوین روشالات کردستان دانین و به حرکتی ببین به برسوک هیزک هیویک مرالک ایرادهک و هر بها مرحمک بو برینین لاوان و پیامک جی بو هیزین سیاسیین روشالات کردستانه بو راوستان لسر و کنفرانسه و حولک میدیایی ام وکتیش بونا پشتگیری کرنا وان رکراوان و هر بها سرخستنا کنفرانسا وان من یونر همو رکراوان بو استودیو خو گازی کردی او مد خواست کو براستی همو نونرین همو رکراوان لیره بان لی مخابن بسدمن کاری هنز جوان نکارین باشدار بن به هر حال از بخیراتنا همو عالیه کید که بخیر بین سر چاوان لی دست بکید از دخوازم هر کس جالی خو بده ناس کردن بونای کو برنامه مهنده که زندیتر به کلم که برای هجت و لیره دست بکم لەگەڵ ڕێز و خۆشەویست و سڵاوی تایبەتیم بۆ لاوانی خۆڕاگە و نیشمانپەروەری نەتەوەکەمان بە تایبەت لاوانی ڕۆژهەڵات ئەمە سەیجەلار ساڵحی جێگیری سکرتێرێکیتی لاوانی دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان لە خزمەتاندا. بەڵێ کەم کە خوشکە هێژا من تەوا شەریفی بەرپرسی لاوان یەکێتی شۆڕژگەڕانی کوردستان. سەرەتا ماندوو نەبن دەستخۆشیتان لێ یەکەم من فواد جعفەری بەرپرسی ناوەندی لاوانی خەباتی کوردستانی ئێرانم. زۆر سپاسی کاناڵەکەتان دەکەم بۆ دەرفەتی کە بە ئێمەتان ڕەخسانە من کارۆ کەنکاش ئەندامی بەڕێوەبەری گروپی کاری لاوان و قوتابیانی پارتی ئازادی کوردستان. سڵاو ڕۆز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تیشک فوادی خاکی بێگیم سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران. بخير بيجا بجاري ما توصل لي داس بكي بجاري ام بوالي داس بكين كاك فؤاد بخير بين حملاك از خازم يكم جال لسر اصلا بيروكه گريدان يان لدار خستنا و کنفرانس بكم کو او تشتاج چوا سرچوا دگیره چوا هات دیارە زۆر سپاس بۆ ئەوی کە ئێوە وەکو تیشک تیڤی و دەرفەتتان بە ئێمەدایەمە وەکو نوێنەری ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستان بتوانین لەسەر ئەو مەسەلەی قسە بکەین. دیارە پێکەوە کارکردنی ڕێکخراوەکانی لاوان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ماوەی چەند ساڵێکە ئێمە دەیبینین کە خەریکی کار و تێکۆشانن. ئەو مەسەلەیش لەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان ماوەی 1-2 ساڵە لە کۆنفرانسی لاوانی هەر چوار پارچەی کوردستانە بەشدار دەبین بە تایبەتی لە کۆنفرانسی دووە کە هەموو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات بوون و لە کۆنفرانسی سێهەمیشدا ئێمە لەو کۆنفرانسانەدا بە هەر حاڵ توانیمان پێکەوە وتاری ڕۆژهەڵاتمان هەبێ هەر جارێکیش یەکێک لە نوێنەری ڕێکخراوەکان وتاری ڕۆژهەڵاتیان دەخوێن. پاشی ئەوەی کە کۆنفرانسەکانی ڕۆژهەڵات گیرا و ئێستا ئێمە بەرەو چوارەمین کۆنفرانسی لاوانی هەر چوار پارچەی کوردستان دەچین ئێمە بیرۆکەی دامەزرانی فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران هاتە پێشێ بار حاڵە و فدراسیۆنیش دەبینن ماوەی 1-2 ساڵێکە کار و تێکۆشانی خۆی بەڕێوە بات. بۆ ئەو مەسلەیە بە هەر حاڵ ئێمە پێمان وا بوو کە فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران بە حکمی ئەوەی کە هەموو ڕێکخراوەکانی کوردستانی ئێران وەکوان ڕێکخراوەکانی لاوان تێیدا ئەندام نین ڕەنگە نەتوانێت لە واقع ویست و داخواز و ئاوێنەی باڵانوێنی هەموو ئەو بیر و بۆ چوونانە بێ. هەر ڕێکخراوێک هەرچەندە بەهێز بێ هەرچەندە لە واقع باندۆری لەسەر توێژی لاو لە کوردستانی ئێرانە هەبێ دیسان ئەگەر ڕێکخراوێکی دیکە هەبێ فکرێک و ئەندیشەیەکی دیکە هەبێ کە جیاواز لەو فکرکاتەوە ئەوش بۆ خۆی هێزێکە و لە واقع دەتوانێت تەسیراتی خۆی هەبێ. بۆیە لە نێو ئەو ڕێکخراوانەدا بیرۆکەی کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات هاتە ئاراوە ئەویش بە حکمی ئەوەی کە ئەم ساڵ ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە واقع سەرپەرستی بەڕێوەچوونی چوارەمین کۆنفرانسی لاوانی هەر چوار پارچەی کوردستان دەکەن کاتەکەی شوێنەکەی دیاری دەکەن و ئێمەش پێمان وایە وەکو یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانیش نابێ بوونی خۆمان لە نەبوونی لایەنێکی دیکا ببینینەوە بۆیە هەموو توانا هەموو هێز و پۆتانسیێلی خۆمان وەگەڕ دەخەین بۆی کە بتوانین هەموو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بە هەر بیر و بۆچوون و ئەندێشەیەکەوە لە دەوری یەک کۆب بینەوە کەواتە سەرەتا ئێمە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات دەگرین و لەو کۆنفرانسادا هەموو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی
بە یەکسانی لە واقع کار و چالاکی و بڵین تەوەرەکانی کۆنفرانس بەڕێوە دەبن و لەدا ئێمە ڕێکەکەوین کە چۆن کۆنفرانسی لاوانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوە بین. کە کارۆتو باسەوەی یەکدەنگیە بکە بڕاستی چاو مسۆگەر بوو سەربارێ ئەو هەموو کێشە و پرزگیری کۆنکۆلناوبەرە ڕێک خراوەندەها ئەلبەت بسەرنجدان بوێک و ئەم دەبینن بیرروباوەڕێن سیاسیین گەڵە جودا هەنە ئەندیشێن جودا هەنە لە ناواندا ئەو یەکدەنگی چاو مسۆگەر بوو ئەگەر ئشارە بوێ یەکدەنگی بەڵێ زۆر سپاس. ئێمە سەرەتا دەستخۆشی لە کاناڵەکەتان دەکەم بۆ دەرفەتی کە بۆ لاوانتان ڕقسان کە تاوتوی کۆنفرانسەکە بکەین. ئێمە وەکو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەستنیە کەم کۆنفرانسی خۆمان بە دەستکەوتێکی باش بەگشتی بۆ کورددادنین و لاوان بە تایبەتی ئەم کۆنفرانسە دەستکەوتێکی باشی دەبێت بۆ لاوانی ئێمە و لایەنە سیاسەکان بەرەوکاری هاوبەش. ئێمە وەک هەموو لایەگاگادارین لایەنە سیاسەکانی ئێمە تا ئێستا نەیانتوانێت ئەختلافێک یان بەرەیەک تشکیل بدەن. وەلی ئێمە وەکو لاوانی خۆمان یەکەم کۆنفرانسی خۆمان دەگرین هەموو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی تێدایە و بەشدارن لەو کۆنفرانسەدا بۆیە دەستکەوتێکی باش بۆ لاوان بەگشتی دەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئیشەڵڵا کە بتوانین کاری هاوبەشی زیاتر بکەین. ئەم کۆنفرانسە خاوەنی پەیامی تایبەتی خۆیەتی و چەندین دەستکەوتی باشی دەبێت بۆ لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. یەکەم ئەوەیە ئێمە ئەزمموی سێ کۆنفرانسەکەی ترمان هەیە کە ئیلاوانی چوارپارچەی کوردستان بەڕێوەی برد کە کەم و کۆڕەیەکی بەرچاوی هەبوو. ئێمەش وەکو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەرکی بەڕێوەبردننی کۆنفرانسی چوارمان بە ئەستۆیە ئێمە بین ئەو نقاتی زەحفی سێ کۆنفرانسەکەی تر لێرە ئێمە ینی وەلای نین و کۆنفرانسێکی باش بەڕێوە بەرین. دووەمیشان کە پەیامی تایبەتی وتمی خۆی هەیە یەکیان ئەوەیە ئێمە بتوانین ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بە هەر ئایدۆلۆژیەکی جیاوازەوە لە دەوری یەک کۆ بکەینەوە و کۆنفرانسێکی سەرکەوتووی بەڕێوە بەرین کە باسم کرد هەموو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتیدا بەشدارن. دووش ئەوە سێژ باسی ئەومان کرد کە پامەکان چین. ئێمە دەتوانین هاندێرێکی باش بین بۆ هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوانیش پێکەوە کار بکەن کۆنفرانسێک بەڕێوە بەرن یان دەستخۆش گەیشت ئەزەبی مەسەر پەیامەوەی ئەدخوازم لە کێک فعاجی بپرسم کابزانم ئەسەن ئەو چەند ڕێکخراو لەوێ کۆنفرانسیدا بەشدار دەبن ئەسەن ئامادەکاری و گەیشتنێک و ئایا لێژنەیە ئامادەکار چ قاس حولی خۆدا ئەوانە ئەدخوازم لە سەویەکی بزان. زۆر سپاس. وەڵا لە دوای هاتن ئارای ئەو بیرۆکە وەکو بەستنی یەکەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات ئێمە بە بەشداری دەڕێکخراوی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبوونەوەهایەکی بەڕاستی چڕوپڕمان پێکێنا لە کۆبوونەوەهایەکی بەڕاستی ئەتوان بڵێم دڵخۆشکەر هاو ینی بە باوجودەوەی کە بیری جیاواز سیاسەتی جیاوازمان لە ناو ڕێکخراوەکان هەبووە بەڵام بەخۆشیەوە توانیمان بە کۆدەنگیەک بگەین و جگەل لەوەی کە دەڕێکخراوەکو ئەندام بەشدارن بۆکردنەوەی ئەو کۆنفرانسە بەڵام ئێمە لە دوو ڕاگەیەنراوە داوامان لە هەموو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە چوانێک وەکو سەربەخۆ وەکو تاک چ ئەوانەی کە نوێنەری هەمانە لە زانکۆکان هەمانە کارەکەن هەمانە لە بەداخەوە فقط دەتوانەوە بڵێم لە ناوخۆی کوردستان بەهۆی ئەو کەش و هەوا ئەمنیەتی زاڵی بەسەر ئێرانەوە نەمانتوانین لە لاوان داوتکەین کە بەشدار بن بەڵام سەر ڕایەوەیش وەکو نردنی بۆ چوون ڕخنە پێشنیارەکانیان ئێمە ئیمەیلێکمان داناوە ئەتوانین لەو چوارچێوەدا لاوانی ڕۆژهەڵاتیش بە نوعی بەشدار بن بەڵام داوانی باش ئەوان زۆر لە باشوورن لەگەڵ ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات دەتوانن بە عام بڵێم کە بەشداری ئەو کۆنفرانسە بڵێن. تاوەخوام دخوازم بێمە سەر ئەو پرسیارێککردن بووە کۆنفرانس ئەسان کەنگی بڕێوە دەچە چاوەندی بڕێوە بچە چەند کەس دیتێدا بەشدار بن ژبلی ئەو ڕێکخرا ئەو دا ڕێکخراون کۆکێکوات شارە پێکرد ئایا هەمووی بەشدار بن یان بایکۆت ئەوە لەسەر هەندێکان هەیە یا ئەسان ڕێکخراون سەربخۆ ئەوە متکارن زیاتر شروع بکەن ئەوەیەکی بوومە. گەلێک سپاس بۆ تیشکتیوی کە ئەم مەجارێ بە ئێمەدا کە بتوانین وەکو نوێنەوی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بتوانین بیر و بۆچوونی خۆمان بە نسبەت ئەم کۆنفرانسە و گرتنی ئەم کۆنفرانسە و چۆنێتی کارکردنمان بەیەکەوە دەرببڕین. بۆ ڕێژەی بەشداربوانی کۆنفرانس ئێمە ڕێژەیەکی تایبەتمان دیاری کردو بۆ هەر ڕێکخراوێکی تایبەت بە هەر لایەنێک کە
حوت کەس تا 15 کەسمان دیاری کردووە بۆ هیچ بۆکو لایەنێک کە بمان هەیە بایکۆتیکەین هیچ لایەنێک بایکۆت ناکەین وەکو لایەنی ڕۆژهەڵات چون کۆنفرانسەکە تایبەتە بە ڕۆژهەڵات بۆ گرتنی کۆنفرانسیش کۆنفرانس لە ئاخری مانگی سەرماوەزا دەگیرێت بەخۆشیەوەگەر بتوانین ینی تا ئێستا هەوڵی خۆمان داوە بە جددی کە کاری جددی بۆ بکەین و کاریشمان بۆ کردووە لە ئاخری مانگی ئەم سەرماوەزەدا بە هیوان کۆنفرانسەکەمان بگرین. زۆر باش کەک جەلال دخوازم جواب بپرسم کە عسانە ئەو باسێن کۆ لە کۆنفرانسدا دەبێنە کرێن یا ئەو تەبەرین کۆ لەوێ کۆنفرانسیدا هەنە زیاتر چ دەخۆ بگرە. سپاس بۆ ئێوە بۆ تیشتیوی بۆ ئەو دەرفەتەی بەتان ڕەخساندی وە بتوانین ئێمە زیاتر دەنجی خۆمان وەک لاوان بە دنیای دەرەوە بە لاوانی ڕۆژهەڵاتمان بگەێنین. ئەوەی کە هاوڕێیان کۆمەڵێک باسییان لەسەر کۆنفرانسەکەی کرد ئەوەی ڕاستی بێ کۆنفرانسەکەمان کۆمەڵێک تەوەری تایبەتی لە خۆ دەگرێ. بەشێک دامان ناوە بە دوو بەشێکیان کە دەکەوێتە ئاخری کۆنفرانسەکەی دامان ناوە دەبێت بە تەواوی ئامادەکاریەکی باش بۆ کۆنفرانسی چوار پارچەی کوردستان کە لەوێدا ئێمە لاوانی ڕۆژهەڵات میزبانی لەوێ بۆ ئەو کۆنفرانسی چون ئەگەر وەکیەوەی ئاگادارن یەکەم کۆنفرانس لە ئامەجیرە دووهەم لاوانی چوار پارچە لە باشوور بوو سێهەمیشان بەداخەوە کە ئەو وانێکە شەقەی تێکەوە بۆ ڕۆژ ئاواوە لە دومیزی گیرە لە ڕمیلانی ڕۆژ ئاوا و لە دومیزی ئەو کێشەی تێکەوت بەداخەوە ئێستا بۆ کۆنفرانسی چوار وەکو ڕۆژهەڵات لاوانی ڕۆژهەڵات میزبانی ئەو کۆنفرانسین وەکو هاوڕێیان باسییان کرد بەداخەوە کە کەش و هەوای وڵاتەکەمان لە باری سیاسی وا ناخوازێک ئێمە لەوێ لە نێو خەڵکی خۆماندا کۆنفرانسەکەی بگرین بەڵام لێرەدا دەتوانین لەوێدا ئامادەکاری باشی بۆ بکەین باشێکی چڕۆپڕی لێ بکەین کە بەڵێ مەجبورین هەر لێرە لە باشوور یەکێ لە شارەکان کە کۆنفرانس ساغ بووە جا بۆیە بەشێکی کۆنفرانسمان تەرخان کردووە بۆ ئەوەی لەسەر کۆنفرانسی چوارپارچەی تەوەرەکانی دیکەش زیاتر لامە لە ڕۆژهەڵاتی کوردستان کردوتەوە کە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە بەسەر لاوان هاتوون یەکێک لە مژارەکانمان دەبێت وەکو مەسەلەن کۆچی لاوانمان بەرەو هەندەران ئەسڵ بزانین لێ کۆنفرانس لەوێت بێنە بەرباز بۆچی هۆکارەکانی کۆچی لاوانمان بەرەو هەنداران چن ئەنفالی سپی ئەوەی کە حکوومەت ڕاستەوخۆوە ناڕاستە و خۆش بە موادی مەخەدور و کۆمەڵێک کێشەی کۆمەڵاتی دیکە کە لە نێو لاوەکانماندا بڵاوی دەکەنەوە ئیسلامی سیاسی ئەوەی کە دەبینین ئێستا لە ڕۆژهەڵاتدا گروپهایەکی بەنێو ئیسلامی و پەیدا بوون و لاوەکان بەرەو لەوانەیە بەڵام ئاقارێکی دیکە ڕاپێز دەکەن کۆمەڵێک مژاری ئاومان دیاری کردوون کە لە کۆنفرانسەکە دەبێت بە تەواوی باسی ئەم لە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتا دەست بەکاربوونیەوە لە گرتن و زیندانیکردن و ئەشکەنجە و ئەوانە خۆی نەپاراستوە تەنانە هەتاوە ئیعدامکردنیشان ڕانەوەستاوە جا بۆیە بەتایبەت لەم زنجیرە ئیعدامانی ئەم دوانە کراون کە لەوێدا دەبێت کۆنفرانس لایەشی بە تەواوی لێ بکاتەوانە باسێکی چڕۆپڕی لێ بکرێ کۆمەڵێک لەو مژارانە هەن کە لە کۆنفرانسدا بە تەواوی دەبێت ئاوڕیان لێ بدەینەوانێ و باسی خۆیان لێ بکرێت زۆر باشە کەک فواد ئەو کۆنفرانس چەند ڕۆژانەی بەردەوام بکەی کەم جارت خازمێ بزانم والله تا ئەو جێگای ئیمکانی هەبێ ئێمە بە حکمیەوەی کە لە نێو خۆی وڵاتی خۆمانانین و بارحاڵ ئەو ڕێکخراوانەی کە لە کۆنفرانسەکەدا بەشدارن هەمویان ئۆپۆزیسیۆنی وڵاتی ئێرانن و لە ڕووی ئەمنیەتیشەوە ناکرێت زۆر ئێمە درێژێ بدەنێت تا ئەو جێگای ئیمکانی هێمە دەتوانین لە یەک ڕۆژدا کاروبار لێرە دەپرسیەوەوان هەموو تەوەرین گرین کە سید جەلال ئشارە پێ کرد ئەنفاڵە سپی دیاردەیە کۆچ ئیسلاما سیاسی ئیعدام ئەوانە بە یەک ڕۆژدا هەنووی بکارن بپڕژنە سەر هەر هەمووان بباشی شرەوە ئانالیز بکەین یاسان ڕاهکاری چارەیەکی ببینن کۆمەڵێک ڕێگا چارە بۆ ئەو مەسەلەی بینراوەتەوە دیارە هەروەک هاوڕێیانیش باسییان کرد هیچ ڕێکخراوێکی تایبەت بە لاوان نییە لە کوردستانی ئێراندا بەشداری ئەو کۆنفرانسە نەبێ و هیچ ڕێکخراوێکیش نەبووە یان لایەنێک تا ئێستا لەسەر ئەو مەسلەیە بە نێگەتیڤ باسی کردبێ بەشێکی زۆری ئەو ئەندامانەی کە لە کۆنفرانسدا بەشدارە بن لە واقع نوێنەرایەتی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات دەکەن ئێمە بەرحاڵ لەسەر ئەو مەسلەیە ساغ دەبینەوە کە هەر لە ڕێکخراوێک چەند کەسێک لەسەر هەر یەک لە تەوەرەکانە کۆمەڵێک بابەت لیان لیژنەهای تایبەت بە کۆمەڵێک پەیام دیاری بکرێ
کە بەپێی تایمێکی ئیستاندار کە بۆ هەر یەک لە ڕێکخراوەکان بە شێوەی یەکساندادنرێ ئێمە بتوانین بە شێوەیەک لەسەر ئەو مەسلەیە کار بکەین و ڕەچاوکردنی کاتیش لە واقع ببێتە بنەمایەک بۆ ئەوکە هەر ڕێکخراوێک بتوانێت باس و بابەتەکانی خۆی پێشکەشکە کەواتە مادام نێری هەر ڕێکخراوێک لێدا بەشدارە ئەو ڕێکخراوانە بە حکمیەوە کە ئەندامن لە لیژنەکاندا دەتوانن چەند کەسێکیان نوێنەرایەتی بیر و بۆچوون و ڕێکخراوەکەی خۆی بکات و پێویست ناکە هەموو ئەو کەسانی کە لە کۆنفرانسدا بەشدارن لە واقع هەمویان بتوانن نەزەر لەسەر شتەکان بدەن مەگەر لەسەر کۆمەڵێک باس و بابەت یان جەلەسەیەکی ئازاد بێ کە لەسەر مژارێکی ینی پێش داهنووی لە ڕێکخراوەدا ساغ بن لەسەر مژاری ئەو جوانێ بەڵێ ئەمە لیژنەی تایبەتمانداناوە بۆ پەیامەکان بۆ هەر یەک لەو تەوەرانەوە لە کۆنفرانسەکەیشدا هەر کەسێک دەتوانێت بیر و بۆچوونی خۆی وەک ڕێکخراو باشەکە کار ئایا براتە ئەو کۆنفرانسە لە عەرزی یەک ڕۆژاندان بوان هەموو تەوەرێن گرنگ وە نابێت شتێکە ڕوتینی یان ئەسەن نمایشەیە گەرم بێژە بەڵێ زۆر سپاس نەخێر ئێمە دیارە ڕۆژەکە کە دیاریمان کردووە کاتەکەی زۆرە یعنی لە عەرزی مثلەن ئێمە تقریباً 14 ساعتێکمان بۆ داناوە یعنی 14 ساعت کۆنفرانسە بەڵێوە دەچێت یعنی لە هەشتی بەیانیەوە دیارە کە دواتر ژەمە لە ڕاگەیاندنەکانی خۆمان بڵاوی دەکەینەوە لە ڕاگەیاندنی کۆنفرانسەکە لە هەشتی بەیانیەوە دەست پێ دەکات تا درەنگانی شەو یعنی ئێمە گەر بین حسێبی بکەینەوە بیکەینە ینی ڕۆژەکە دەبێتەوە 2 ڕۆژ چونکە ئێمە ڕۆژێک و شەوێکمان بۆ داناوە بۆ کۆنفرانسەکە و فکر ناکەم لە 14 ساعتی ژەمە نەتوانین پەیامەکەی خۆمان بگەیەنین 14 ساعتیش بۆ ئێمە زۆرە بەس شەرت ئەوەیە ئێمە پەیامایەکمان هەبێ بۆ لاوانی خۆمان ئێمە وەکو ڕێکخراوەکان دیارە هەمومان دەزانین لاوی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە قەیرانی هۆویەتدایە ئێمە بین وا پەروەردەیان بکەین پەیامایەکی وامان پێبێ کە بڵێ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چی پێگەیەکدایە لاوی کورد بەگشتی لە چ پێگەیەکدایە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە لەو بارەیەوە کەمتەرخەمین ئیشەڵڵا لە داهاتوودا بتوانین لاوەکانی خۆمان وا پەروەردە بکەین کە بتوانن وڵاتێک بنیاد بێت چونکە لاوی ئێمە لاوی هەر وڵاتێکی تر کۆڵەکەی ئەو وڵاتەیە دەتوانێت داهاتووی وڵاتە بنیادنێ وەیەسایە وڵاتە ئێمە دەبێت وا پەروەردەیان بکەین وا پەیاممان بۆیان هەبێ کە ئەو لاوانە هویەتی خۆیان بناسنەوە ئایا هویەتی خۆیان لە چیدایە ئەگە ئەو جار ناسییانەوە ئێمە دەتوانین بین بە مێژووی خۆیانەوە پەروەردەیکەین ئایا مێژۆکەمان ئێمە مێژووی نەتەوەکەمان مێژووی نەتەوەی کورد ئەوەندە دوور و درێژە کە بتوانین لاوەکانی خۆمان پێی پەروەردە بکەین بۆیە پێم وایە ئێمە لەو 14 ساعتەدا دەتوانین پەیامێکی باشمان بۆ لاوان هەبێ و ئەو پەیامی خۆمان بگەێنین بله یک فواد خوازم لسروی او که بپرسم مثلا در حق انفال سپی و کارگری وی لسر لاوان هم دخوازن چه بکن بو لاوان چه پیامه که بوی که بکن یعنی اصلا چه راهکار یا چهار سریه که بوی دیارده خراب کام دبینه مخابرنها همو کردستان و ایران جدا گرتیه و لاوی مگلا توش بینه این خوازن چه بکن بوی والله بحكم ويك ايما لولاتي خومانين لدروي ولاتين بەڵام لەگەڵ کێشە و گرفتی بەڕاستی لاوانی ڕۆژەڵات ینی من باوەڕمەوەی کێشە و گرفتی لاوانی ڕۆژەڵات لەگەڵ پارچەکانی باقی پارچەکانی کوردستان بەڕاستی جیاوازە و ئەوەش ڕاستیەکە کە سەرچاوەی ئەو نەوع ئەنفالی سپیە ڕژێمی جمهوری ئیسلامی خۆیەتی ئێمە بەنەوەی ئەمانوێ ینی چۆن بڵێن بەنەوەی ئەمانێ ئاگاهی بدەین ئیسەر بەداخەوە گەر سێری ڕاگەیاندنەکان کەی سێری هەواڵەکان بکەی بەداخەوە خەریکە لە باشووری کوردستانی ئەو شتە تەشەنە سێنێ کە بەناوێ پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە ئێمە ئەمانوێ بەڕانی نامانوێ بەڕاستی ئەو ینی ئەو توانایشمان نییە کەمانێ مەسڵەن بەنەوع کاریگەری مەسڵەن ڕاستەوخۆمان دەبێت ئێمە توانین پەیام بدەین ئێمە توانین ڕێگە چاریەکە بۆ بەرەنگاربوونەوەی هەیە بەنەوع پەیامی خۆمان بدەین کە لاوانی ئێمەش بەڕاستی لە ڕۆژهەڵات لاوانێکی ئاگان لاوانێکی هوشیارن و ئەزانن مەسەڵەن ئێمە بەنەوە ئێمانەیە مەسەڵەن پەیاممان ئەوە بێت کە مەسەڵەن ئەو ئەنفالی سپی تەنها مەوادی ببورم ئەنفالی سپی ئەمە بەسمان تەنها مەوادی مخدر نەبووە ئەنفالی سپی زۆر لێ لە ڕێگەهایەکی مەسەڵەن کابرا بۆ کۆڵ بەڕوا بۆ بژیوی بەدەستێنانی بژیوی نانی ڕۆژانەی لەسەر سنوورەکانە ئەکوژرێ بەرەوڕووی زیندان نەبێتەوە داراییەکەی زەوتەکرێ ئەویش فقط بۆەوەی کە بتوانین تیکێنان بۆ خۆی یا بنەماڵەکەی بەدەستبێنێ ینی ئەنفالی سپی چەندین تەوەری لە خۆی گرووە کە ئێمە
بەنەوەی ئەتوانم بڵێم فقط دەتوانین ئاگاهی بدەین لەسەر ئەگەر ئیجازەش مێتە لەسەر قسەی جەنابە منیش باوەڕم ئەوەیە کە بەڕاستی یەک ڕۆژ بۆ کۆنفرانسێکی ئاوەها بەڕاستی کەمە بەڵام بە حکمی شەرایەتی ئێمە بە حکمی ئەوەی کە بەڕاستی بارودۆخی ئێمەش خۆتان نەزان لە وڵاتێکی غەریبداین بەڵام ئەتوانم ئەوە بڵێم پێش ئەوەی کە یەک ڕۆژە کۆنفرانسە بەسین بە نوێنەرایەتی هەموو ڕێکخراوەکان ئێمە وتم کۆبوونەوەی چڕوپڕمان هەبوو لەسەر شتانە بەڕاستی قسەمان کردەوە هەر ڕێکخراوێکی نوێنەری خۆی هەبوو لەو کۆبوونەوەانە بۆیە تۆزی ئاسانکاریمان لەو رابطەوە کردووە گینا بە باوەڕ منیش یەک ڕۆژیش کەمە بۆ کۆنفرانس تەوەرخانە ئەم بینە سەر تەوەرێکێدن ئەو جیا ئیعدام و دەست بەسەرکردنا لاوانەوە نەکو لە ڕاگەاندرا و شمارە دووە بە دۆژ هاتیە هەم کارم بڕاستی دخوازن چه بکەن چه پەیامێکی لێوەرەیە بە لاوان بدەن ئەم دەبینن کە ڕۆژانە لەوەی من لە ئیرانێ تێنگرتن تێن کوشتن لەسەر سنوور هەربەکی ئەو هەوڕێی مەژی ئشارە پێ کرد لە ڕێیا کۆلبەری ئەوانە من دخوازن چه بکەن ئایا ناخوازن لاوان هەم بدەن بۆنەوەیکە وان حرەکەتن ببی ئەوەی شارمەزار و پرۆتەستۆ بکەن یعنی زیاتر لەوی چارچوەیەدا ببنە پشتەوانێکە معنەوی بۆ ماڵباتی وانگرتیانەوەە ئەم دخوازن زیاتر چه بکەن ئێمە وەکو نەتەوەی کورد بە درێژایی مێژوو ینی چ لە ئێستادا و چ لە ڕابردووە و بۆ ئایندە نازانم ناتوانم ینی گریمانی ئەو بدەم بەڵام هەم ئەعداممان لێم کراوە هەم لێمان کوژراوەوە هەم زوڵمیشمان لێکراوە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر ناچینە سەر پارچەکانی تر لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە لە ماوەی ئەم یەک دوو مانگی ڕابردوودا زنجیرە ئەعدامێکمان هەبوو کە دەتوانین بڵێن ڕەشکوژی بوو یان کۆمەڵکوژی بوو چون بەداخەوە ئەوەی کە ئێمە وەکو لاوان کارمان بۆ ئەوە کردبێت وەکو مانگرتن بێ وەکو ڕاگەاندن بێ ڕاگەاندنی هاوبەشمان هەبووە ڕێپێوانی هاوبەشمان هەبووە ئەوەی کاکە لە هەولێریش کردمان لە ناوخۆی ئێرانە ئێمە دەتوانین تەنها لە ڕێگای وەکو ڕێکخراوی حیزبەکان ئێمە دەتوانین خۆمان جیاکەین ئەمە ڕێکخراوەیەکی مەدەنینین ئێمە تەنها دەتوانین ینی لە کاناڵی حیزبەکانمانەوە لە کاناڵی سەرجەم ئەندامانی ناو ڕێکخراوەکانمانەوە ئەتوانین کار بۆ بکەین کە ڕێکلامێکی تایبەتمان هەبێت هاوکارێکی تایبەتمان هەبێت لەگەڵ لاوان ینی بنەوەیەک بتوانین ببینە پردی وەسڵ بۆ خۆمان و لاوانی ڕۆژهەڵات جا بە وتار بێت بە حزوری ئەندامانی تشکیلاتی ناوخۆی لاوان بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان یا بە شێوازی میدیاکانی حیزبەکان بێت کە بتوانین وتاری خۆمان پیان بگەێنین کە چۆنێتی دوورکەوتنەوەیان لە بازێ مەشاکلی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆربیان کە ئەعدام دەکرێن لەوانەیە بڵێم گوتاری سیاسیان پێبوو بێت بۆی کە ئێران ینی نەفعی خۆی لەم هەلومەرجە بەرێت شتێتری سەزایتری بەسەر ئاسە پێنێت یان پەسوەندێتری لێ دەدات ئێمە لەم ماوەیەدا ئەگەر هین بین جیاوازنەتەوەی خۆمان بەلوچەکان ئەعدامکرانە زنجیرە ئەعدامێکمان هەبوو کە بەلوچەکان 7 کەس تا 11 کەس ئەعدام کرا کە ینی تاوانی ئەوان بەسەرا سەپاندن کات لەسەر مواد مخدر بوون هەم لەم چەند ڕۆژی ڕابردووشە چەند ژنێک بە تایبەت ئەمە زۆرتر من وەکو ژن کە بڵێم زۆرتر یەخی ژنان دەکرێتەوە لەوانەیە ئەعدامەکان بەرچاو بن و زۆرتر گەنجانی کورد وەکو لاوی کورد کوڕ بن بەڵام زۆربەی ئەعدامەکان کە بەنهێنی دەکرێن بەداخەوە یەخی ژنان دەگرێتەوە جا چ لە بواری سیاسی و چ لە بواری کۆمەڵایەتەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان هەمیشە پامی تایبەتمان هەبوو بۆیان کە لاوان هەوڵ بدەن بێنە ناو مەحفەلهایەکی چۆن بڵێم مەحفەلهایەکی سیاسیەوە مەحفەلهایەکی نەتەوەیەوە ببوورە کەوانایەکی زیبا بکەم هەر زیاترژی بڵە ئەرفاقێک بەوەک تابعیزم مثبت یەکەدابنی پرسیارەتی زیاتر تا بکەم بە چ قاس حەوڵ دایک و کچانیان ژنان زیاتر لەوەی کۆنفرانسیدا باشدار بکەن ژبەر کام دەبینن نها لە 5 ڕێکخراوین کۆلێرە باشدار بێ یەک فقط جەناب بێتە باشدارە چەندە بە حەوڵ دایک و ئاستا یان ڕێژەیە باشداریە وان لەوەی کۆنفرانسیدا زیاتر بکەن ئێمە بە خۆشحاڵیەوە کە سەرجەم نوێنەر ڕێکخراوەکانیش لێرە بەشدارن هەموو کۆدەنگیەوە بووین کە ئەکسەریانی زۆرینەی کچ لە ناو کۆنفرانسەکە بێت کە بە خۆشحاڵیەوە تا ئێستا وەکو من وەکو لە لێژ نابووم یەک کچم ئەوە ئیتر نازانم پرسیارە ئاراستەی نوێنەری ڕێکخراوەکانی تر دەکەم خۆشحاڵم بۆی کە لە عقل توانیمان لە لێژنەی ئەم کۆنفرانسەدا وەکو یەکەم کچ ینی وەکو یەکەم ئافرەت من بتوانم کارتێکەری خۆم هەبێت بۆ سەر ئافرەتانی تر بە خۆشحاڵی ئەمە ژنی زۆر توانامان هەیە ژنی زۆر چالاکمان هەیە لە کۆنفرانسایی شەڵا و کاتە ئەیان بینین کاری خۆیان تقریبا لە بەڵێ لە سیستمی کۆتا چەند دەرسەد 3 تا 4 دەرسەد لە 40 دەرسەد
لە سەدا 40% بەڵێ، 40% بەرامبەرە یان ئەگەر بەڵێ. 40% باشە تجربەیە ئەوڵەوە 60 ڕۆڵەکە مێژوو و دیروکیە باشە دەست خۆش خواهش. گەلک سپاس کەک سێ جەرا ئەم بینە سەر تەوەلێکردن کو بڕامە گەڵک گرینگەژی لە کوردستانە ئیرۆ ڕۆژیان دەبینن کو هەراشەیان گەفێ لە پێشە ڕۆژە خەڵکی مەی کوردستانی کاژی ئیسلامە سیاسی و دەرەنجامێن بێ لە ڕۆژهەڵاتێدا دخوازم بزانم هەم لەوێ دەرحەقیدا زیاتر چ بکەن ئایا تنی ئاگاهیدانە یان پەیامێکە تایبەت ji ber rêveyên dixwazim bişînin. ئیجازە فەرموو یەک پرسیاری ئەو هاوڕێیانە سەبارەت بە گرتنی کۆنفرانسەکەی لێدا تقریبا شتێکی پێ ئیزافە بکەم بۆ گرتنی کۆنفرانسێک کە پرسیارت فەرموو سەبارەت بە ڕۆژێکی ڕۆژێک ئەگەر ئێمە لاوان ئەسڵی گرتنی ئەو کۆنفرانسەمان بەهانەیە کە بۆی کە لە دەورێک خەبینەوە گرنگی لەوەیدا کە ئێمە لاوەکان بتوانین کۆدەنجێکمان بێ یەک ڕێزێکمان بێ و لە دروشمەکەشمان داوە یەک ڕێزی لاوان بەرەو داهاتوێکی گەشت جا بۆیە ئەگەر نەک ڕۆژێک دە ڕۆژیش بێ بەڵام هاودەنگ نەبین ئیسفادەینە بەڵام سعاتێک بە یەکەوە بین و هاودەنگ بن یەک ڕیز بین لە نێوێکدا ئەو بۆ خۆی پەیامێکی گرنگ دەگەێنێت جا بۆیە ڕۆژەکەی ڕۆژێک بە چەند ڕۆژ بێت گرنگ ئەوەیە کە ئێمە لەوێدا لە کۆنفرانسەکانی هاودەنجی نەگریزینەوە چیش باز دەکەین سەبارەت بە پرسیارەکەت بۆ ئیسلامی سیاسی لە وەکو تەوەرەکانی دیکە ئەوژێشێک لەو مژارانەمان هەیە کە لە کۆنفرانسەکە دێتە گۆڕێ هەروەکو ئاگادارین بەداخەوە کۆماری ئیسلامی هەر لە هاتنە سەر دەسەڵاتیەوە لە ساڵی 1970دا بە ناوی ئیسلامەوە دەستی بۆ زۆر جنایەت بەو عیبارەتێ بڵێن بۆ جینایەت برد بە نیسبەت خەڵکی ئێرانەوە بە تایبەت گەلی کوردەوە تەنانەت ئەگەر لە بیرمان بێت هەتا وەکوونێ بە هیچ شتێکەوە ئێستا کە فتوای جیهادی بەدژی بەدژی گەلی کورد دەرکرد ئەوە دەگەێنێت کە بەڵێ کۆماری ئیسلامی بەنێوی ئیسلام و ها زۆر شتێکە جا ئێستا لە ڕۆژهەڵاتە دەبینین بەداخەوە هەر لەو ڕاستاییدا هاتووە خەڵکەکان تەیف کردو حتا لە نێو موسڵمانەکانیشدا بۆ نمونە من شتێکی بژێرمانە ئەلەو بینی پێشوودا برادێکمان دی لێرە هەروە باسی ئەو شتانەمان لێ پرسیارم کرد کە بەڕاستی نمونی نەفەرێکی هێناوە کوتی فڵان کەسێک دەمانناسی کوتی ئێستا هەر بە ڕیشێکی داناوە ڕیشێکی درێژ و سمێڵ لە تاشێ و عەبایەک و بۆ خۆی لەگەڵ ئەوەی کە دکتۆرا کاری ئینسانی دەکا بەڵام لەم لاوە جاکوی دانیشتی قسەماکومە باشە فڵان کەس ئەمن وەک تۆ ئەوە نیە لە مزگەوت من نوێژ دەکەم وەک تۆ ئیمانم هەیە ئەوە نیە شادەم هێناوە ئەتۆ چۆن دەتوانی بە من بڵێ وەرە مسلمان بە ئەوە گرنگە جا بۆ لەگەڵ هەمووی ئەوانەدا تەیفهایەکی جۆراوجۆر هەر لە نێو ئیسلامدا لە ڕۆژهەڵاتدا ساز بوون ئەویش ئەوە نەک ئەوە بێت کە خەڵکەکە بۆ خۆی بۆ قەناعەتە گەیشت بێت یان نەخێ بڵێن ئەسڵی دینەکە ئەوەی بڵێ بەڵام سیاسەتی کۆماری ئیسلامیەکە هاتووە ئەوانەی بەو شێوەیەدا بەش کردوون و هەرێکی لە گۆشەیەکەوە جا ڕەنگە ئەوانە نەک ئیسلامی بەڕاستی ڕاستەقینێنی چۆن ئەگەر وەکوەوەی کە ئیسلام باز دەکات دەڵێ ئێستاش کۆمەلگای ئەوڕۆ ئەگەر سەردەمانێک 30 ساڵ 40 ساڵ نەخێ 100 ساڵ لەوە پێش 1000 ساڵ لەوە پێش ئەگەر دین و سیاسەت گیانە بوو بەڵام ئەوڕۆ کۆمەلگای ئەوڕۆ لە دنیادا ناخوازێت کە دین و سیاست بەیەکەوە بنجابێت بە ئەو دوان لێک ترازا بن ئەمن کەسێکە مسلمانم نوێژ دەکەم ڕۆژوو دەکەم تۆ هەروەتر فڵان کەس بە هەر کەسە بە بیر و باوەڕی خۆی ئەمن لە ماڵە خۆمدا چوزانم ئەوە مزگەوت و شوێنی خۆی هەیە بەڵام نەک ئەوەی تێکەڵ بە کۆمەڵە کاروبار بنجا بۆیە ئەو مژارەمان کە زۆر گرنگە لەوێشدا ئاوڕێ لێ دەینەوە لەگەڵ ئەوەیدا کە بۆ لاوەکان ئەو پەیامەمان ببێت کە لەوێشدا لە کۆنفرانسدا پسپۆرانی تایبەتی خۆیانیان بڵێن لەوێدا لاوان باسی دەکەن بە تێر و تەسەلی کە بەڵێ لاوانی ڕۆژهەڵات فریوی جمهوری ئیسلامی مەخۆن کە ئەمەش کاناڵێکی دیکەی دیوێت ێوانێ بۆ هەرچی لە خشتەبردننی ئێوە کە بۆی کە بواری نەتەوەکەتان بەڕاستی ئەوەنی دیکە بەرەو لە بینچوون و لاوازچوون بێت سپاس کەک بۆت هەمان پرسیارە ژبار گرنگیەوەی بڕاستی خازم جوتاج بپرسم باید چه پیامێکە بە ژبار کوام بزانم کە کۆمارە ئیسلامی لە چه حەولێکی خۆڕان نەواستینە لە دژی گەلێک کۆت بۆنەوەیک و ئەسەن مەترسی بە لەسەر پێشە ڕۆژاوی هەونی چه بکەن لەوێ کۆنفرانسیدا لەسەر بێ مەجارە تایبەت ئەوە ئیسلامە سیاسی بڕاستیات خوازم توژی ڕای خۆ دەر ببرەوەی چارچوبێت دیارە مەسلەی ئیسلامی سیاسی لە منتەقەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا وەکو منتەقەیەکە لەواقع شوێنی فرەدینی و فرە ئاینی ئەوانەیە
یەکێک لەو مژارانەیە کە لە واقع کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی زۆرترین سوء استفادەی خۆی لێ بکە بە دژی نەتەوەکانی ئێران و لە واقع بە تایبەتی بەنسبەت نەتەوەی کوردەوە. مەسئلەی دین و مەسئلەی ئیسلام هەروەکە کاک سەید جەلالی فەرمووی پەیوەندی نێوان هەر مرۆڤێکە لەگەڵ خوای خۆیە. ئێمە وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان پێم وان نەبێ هیچ یەک لەو ڕێکخراوانە لە واقع دژی هیچ بیر و بۆچوون و ئیدۆلۆژیکی تایبەت بن. بەڵام لەم نێوەندا دەبینین کە کۆماری ئیسلامی بە ناوی ئیسلامەوە بە ناوی دینەوە بە حکمی ئەو اختلافاتانەی کە لە نێو نەتەوەکانیدا دروست دەکا بۆ نمونەیستە لە ڕۆژهەڵاتی کوردستانە تۆ دەبینی بە تایبەتی لە منتەقەی کرماشان و ئیلامە لە بینی مەزهەبی تەشەیوع و تەسەنن و لە واقع لە بینی ئاینەکانەوە لە زۆر شوێنی دیکە توانیوێتی لە واقع نەتەوەی کورد چەند بەرەکیکی تێدا پێک بێنێ. ئێمە پێمان وایە وەکو ڕێکخراوەکانی لاوان و ئەو کۆنفرانسە پێی وایە کە لە پێشدا ئێمە کێشەکەمان کێشەیەکی نەتەوەییە. دروستە لاوی کورد لە کوردستانی ئێراندا دەی هەوێ بخواستە سنفیەکانیشی دەستەبەر بێ ئامانجە سنفیەکانی وەدی بێن، بەڵام لە واقع ئێمە هەتاکو و مافە نەتەوەیەکانمان وەدینەیەن دابینبوونی مافی سنفی ئێمە ئەستەمە. بۆیە پێمان وابێ لاوی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا سەرەتا دەبێت لەسەر مەسەلەی نەتەوەیەکەی بار بێ، هوشیاری نەتەوەیەکە و شناسی نەتەوەیەکی خۆی بەرجەستە بکە، ئەو جا بپرژێتە سەر خواستە سنفیەکانی خۆی. بۆیە لەو پەیوەندیە پێمان وایە ڕێکخراوەکانی کە بە ناوی ئیسلامی سیاسیەوە لە واقع لە ڕۆژهەڵاتی کوردستانە خەریکی کار و تێکۆشانن ئەگەر چی هەدەفی ئەوانش دەیان هەوێ بە دەسەڵات بگەنەوە لە واقع لەو کاناڵەوە دەیان هەوێ بیر و بۆچوونەکانی خۆیان لە نێو لاوانی کووردا پەرە پێ بدەن. ئێمە پێمان وایە بە ڕۆشنگەرینە نێو توێژی لاواندا کە ئەکسەریەتی حەشیمەتی ڕۆژهەڵاتی کوردستان لاوان پێکی دێنن، پێمان وایە دەتوانین خزمەتی بکەین کە ئەوان لەو ڕێگایە و ناتوانن مافەنەتەوەیەکان دەستەبەر بکەن. بۆیە لەو پەیوەندیدایە کە ئەو ڕێکخراوانە بە کۆدەنگی و یەکڕیزی و یەکگرتووی دەتوانن لە واقع بەرپرچی ئەو دۆرە سیاسەتە بدەنەوە، هەم کۆماری ئیسلامی خزمەتی پێدەکا و هەم هێز ئیسلامی سیاسیەکان کە لە منتەقەدا دیری هەموو بیرروبۆچوونێکی نەتەوەیی و لە واقع شناسێکی نەتەوەی. دەست خۆش زبەرک و دەمە پرۆگرامەماکی ما هەندێک پرسیاری دیکە هەنە دخوازم بپرسم کە کار و دخوازم وەیەکی جواب بپرسم ئەو کۆنفرانسە لە ڕووی عملی یان ئەسڵ پراکتیک و دکارە چه بکە بۆ لاوان یان خودی چه پەیامێکی بە ئایا تەنێ پشتگیریەکە معنەویە بۆن یان ئەسڵ زۆر سپاس. ئێمە ئەو کۆنفرانسە پەیامی باسیش کرد، ئێمە پەیامان بۆ لاوانی چوارپارچەش دەبێت. تەنانەت تەنیا زۆرمان نەکردوەوە سەر لاوانی ڕۆژهەڵات، تەنانەت ئێمە پەیامی ڕۆژهەڵاتی کوردستانمانەیە، پەیامی ڕێکخراوەکان بۆ پارچەکانی تریشەیە. ئەو دەستکەوت زۆرتر گرنگی ئێمە بۆمانداوە کە ئێمە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات پێکەوە بتوانین کارێکی هاوبەش بکەین وەکە کە پێشتر باسم کرد. گرنگیمانداوە بەوە کە ئێمە بتوانین ئێختلافێک پێک بێنین و یەکڕێزی بە هەر ئایدۆفکرێکی ئایدۆلۆژیەکی جیاوازەوە ئێمە بتوانین ئێختلافێک پێک بێنین. گرنگی ئەوەدایە کە ئێمە هەمان لە دەوریە کۆبکاتەوە هەموو ڕێکخراوەکان بەداخەوە کە ئێمە ناتوانین ئەندامانی لاوانمان لە ناوخۆ داعوت بکەین بەهۆی ئەو فەزا پۆلیسی بەسەر ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن دەوڵەتی داگیرکەرەوە پێمانزاڵ ئێمە ناتوانین لاوان بەو جورە داعوت بکەین. بەڵام هەر ئەوەندەی کە ئێمە ڕێکخراوەکان لە دەوریە کۆ دەکاتەوە ئەوە بۆ ئێمە دەستکەوتێکی باش دەبێت لە سەرەتاوە. ئێمە ئێستا وەک هەمومان شاهدین، ئێمە دوێنە چاومان لێ کرد لاوانی باکووری کوردستان ئەوانش هاتوون کۆنفرانسی خۆیان دەگرن کە پتر لە 30,000 کەس بۆ کرانەوەی کۆنفرانسەکە بەشدار بوون. ئێمەش دەتوانین ئەوە هەنگاوێک بێ ئینشاءالله کە ئێمە ساڵی داهاتوو دەکەینە کۆنفرانسی دوو بتوانین لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە چوارچێوەی دەوڵەتێکی خۆمان بتوانین کۆنفرانسی حول و هەمەت و خەباتەوە لەوانە بڕاستی ئیشەڵڵا بەڵێ ئەس بێمە سەر پرسیارێکە دیکە لە کێک فواد دخوازم وەیەکێ بپرسم کێک فواد ئەو کۆنفرانسە چەندە دێ بە خودیکیان ئاوێنەیە باڵانوێنە هەموو خاست و داخوازیین لەوان لە ڕۆژهەڵاتی کوردستان بڕاستی. بەڵێ وڵا بە حکمی ئەوەی کە ئەتوانم بڵێم زۆرترین ڕێژەی ڕێکخراوەکان ئەتوان بە تاکی بڵێم زۆرترین ڕێژەی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات لەو کۆنفرانسەدا بەشدارن. ناتوانین بڵێ سەداسەد بە نەوەی کازدەهەندەی هەموو بیر و بۆچوونی لاوانی ڕۆژهەڵاتە بە عام، بەڵام ئەتوانم بڵێم زۆرینەی ڕاو بۆچوونی جیاوازی تایە و ئەتوانین بە نەوەی بڵێن نوێنەرایەتی زۆرینەی لاوانی ڕۆژهەڵاتەکات. بەڵام ئیتر سەرەتا بەڕاستیم ئەوەی کە ئێمە هاتوین ناتوانین حاشای لەکەین و بەڕاستی ناشارێتەوە کە
هەر ئەو کۆبوونەوانی لاوان و گرتنی وها کۆنفرانسێک و پێشتر بەستنی دروستکردنی فدراسیۆنێکی لەوان بەڕاستی تەسیری و کاریگەری خۆی هەبووە یەکەم لەسەر حزبەکانی ڕۆژهەڵات دووەم بەڕاستیش ئەو بە نوعی پەیامە بۆ لاوانی ڕۆژهەڵات کە ئیتر ئێمە بەڕاستی یەکگرتووین ئەتوانین ئایدۆلۆژیای جیاوازمانە بێ سیاسەتی جیاوازمانە بێ بەڵام ئەتوانین کاری هاوبەشیشکەین لە پێناو بەرژەوەندی نەتەوە ئیمانە بە ئەوەیەکی بە بەرسەردا لێت خازم پرسیارێکەکە لە تاوەرخانەمێ بکەم گرنگی ئەوێ کۆنفرانسی ئا لەوێ زروف یان لەوێ مەقتا حساسە تاریخیدا بە تایبەتی بۆ لاوان ڕۆژهەڵاتی چییە؟ ئێمە وەکو لاوانەکە بڵین وەکو لاوان گرنگێکی ئەوەیە کە ئێستا وەکو پێشتریش هاوڕیان سەرجەم هەر ئێستا کە باسییان کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان ینی وەزئی لاو ینی ینی چۆنێتی ژیانی لاو وەکو تاکی کورد چ لەباری سیاسیەوە چ لەباری کۆمەڵایەتیەوە یعنی لە هەموو بوارەکان لەژێر فشارە بمان هەوێت نەمان هەوێت لە باشووری کوردستان ئەو ڕێکخراوانی ئەو حزبان ئەو حیزبە کوردیانی ترکە لە باشوورن میوانن لێرە من ناتوانم بڵم میوانن چونکە من باشووری بەشێک لە نیشتمانی خۆم دەزانم لێرە کار دەکەن ناتوانن ینی تا ئەو حەدە لەگەڵ لاوانی ڕۆژهەڵات ینی چۆن بڵم لەوەها فەزایەکدا یەکدەنگ بن ئەیگرتنی ئەم کۆنفرانسە دەبێتە هۆکاری ئەوەی کە لاوان لە ڕۆژهەڵات هەست بەوە بکەن کە پشتیوانێکی قەویان هەیە کە لاوان دەتوانن لە بەشێک لە پارچەکانی تری کوردستان دەتوانن خەمێکیان لێ بخۆن هاودەنگیان بن هاوسۆزیان بن لە هەموو بوارەکان و پشتیان بگرن ینی وەکو کۆنفرانس بڵێم وەکو کۆنفرانس ئەگەر خاصیەتی ئەم کۆنفرانسە بڵێم دەبێتە دەرسێکی گەورە ینی چۆن بڵێم یان سەرەتای دەستپێکی کارێکی گەورە بۆ سەرجەم لاوانی ڕۆژهەڵات زۆر باشە کێک سید جەلال باس لە بەشداریە نوێنەرێن حەزبێن سیاسیان ڕۆژهەڵاتی کوردستان شتێکردن ئەوە بچ مەبەستێکیە هەروەک لە لێژنەی ئامادەکاری کۆنفرانسدا لەوێدا ساغ بووینەوە ئێمە ڕێکخراوەکان سربەخۆ نین هەر ڕێکخراوەی سربەیەکێک لە لایەنەکانی لە حیزبەکانی جا بۆیە زۆر تەبعیشە هەموو شتێکمان ئێمە لە نوێ حیزبە لەگەڵ ئەوەیداکە بەو بیر و بۆچوونە جیاوازەوە لە دەورێکی خڕ دەبینەوە نەچینە چوارچێوەی سیاسەتی حیزبەکانمان بەڵام وەکو ئەسڵێکی ئەخلاقیش بێت یان وەکو بەشداریکردنێک وەکو میوانیش بێت پێویستە نوێنەری حیزبەکان لەوێدا بەشدار بن چەند پەیام لێرە دیارە ئەوەی کە ناڕاستەوە خۆ ئەو کۆنفرانسە ئۆتۆماتیک ناڕاستەوە خۆ چەند پەیامێکێدایە بەڵام لەوەشدا نوێنەرەکان نوێنەر حیزبەکان بەشدار بن کە چاویان لە لاوەکانخۆ بکەین یا هە چاودێری لەوێت پەیامی خۆیان دەبێت بەڵام پەیامەکە بە حکومەوە کە کاتەکەمان دیاری کراوە ناخوێندێتەوە بەڵام لەوێت چاوەدێر دەبن یەک بابزان لاوەکانیان دەڵێن چی داخوازیان چی باز دەکەن لەوێدا ینی ئاگاداری شتەکانیان بن و لەگەڵ هەمووی ئەوانشدا پەیامیشی گرنگە بۆ ئەوان کە بەڵێ ئێمە وەک لاوان هەتا ئێستا ئێوە تەنانەت لەو هەلوو مەرجە گرنگانەی کە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دنیای دەرەوە بەعامەوە کوردستانیشمان ڕۆژهەڵاتی کوردستان کە تێکەوتووە ئێوە نەتانتوانیەوە پەیامێکی هاوبەشیش حیزبەکان بەعام پەیامی لە پەیامێکی هاوبەشیشدا نەک ئەوەی کە پسنێک بەرەوە پەیامێکی هاوبەشی بدەن بەڵام ئێمە لاوەکان نەک پەیامی هاوبەش بەڵکوەوە تا کۆنفرانسیش دەبەستین ئاگان لە هەموو هەڵسوکەوت و کردارەکانمان بێ لە زۆر باشە دەمە پرۆگرامەمەکی ماکەک فواد دکارە ببە پەیامێک بۆ هەموو هێزن سیاسیش بە تایبەتی ئەم دەبینن چەند ساڵە لە دەردێ بێبەرایی یان ئەسەن بێعەنیتیدا دناڵن هەموو کەسێک دڵسۆزێک کوردێک داخوازێک و هێزن سیاسیین ڕۆژهەڵاتی کوردستانیژی لە چارچووە بەرەیان ئەتلافێکیدا بەهاو بن ئەو کۆنفرانسە لاوان دکارە بە پەیامێک سیاسیش بۆوان هێزین سیاسی بێگومان دەبێت دیارە ئەوەی کە نوێنەری حیزبە سیاسیەکان لێوەدا بەشدارن ئەمەی کە دەڵێن وەکو چاوەدێر بەو معنای نییە کە ئەوان بربەست دروستکەن بۆ تەوەرەکان یان ئەگەر شتێکیان بەدڵ نەبێ پێشگیری لێ بکرێت ئەوان لەوێ وەکو میوان بەشدارن لە واقع گویان لەو ڕاو بۆچوونانە دەبێت بەڵام بە خۆشیشەوە بەو معنای نییە حیزبە سیاسەکانی کوردستانیش نیان توانی بێت تا ئێستا پێکەوە کار بکەن بەڵام ئێمە دەمانهەوێ هەنگاوی جددیتر لەو بوارەوە هەڵگرن ئێستا تۆ دەبینی بەخۆشیەوە ئەو جارە لە انتخاباتی ریاست جمهوریە بەشێکی زۆری حیزبەکانی کوردستانی ئێران بە کۆدەنگی و انتخاباتیان تەحریم کرد یا تۆ دەبینی لە کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی نەتەوەی کووردا ڕۆژهەڵاتیەکان زیاتر توانیان یەکگرتووی و لە واقع سەقامگیری سیاسی خۆیان پێشانی هەموو پارچەکانی کوردستان و دنیای دەرەوە بدەن بەڵام ئێمە دەمانەوێ دیسان
ئەو پەیامە بگەێنین کە لاوانی ڕۆژهڵاتی کوردستان کە ئەوڕۆ دەتوانن لە دەوری یەک کۆبوونەوە بە لە نەزەرگرتنی هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان ئەوانیش بتوانین بە پێی میکانیزمێکە بۆ خۆیان دیاری دەکەن دیارە ئێمە ناتوانین ڕەنگە ئێمە بتوانین بەهەرحاڵ ئەو بیر و بۆچوون و ئەندێشانەی کە لە کۆنفرانسە بەشدار دەبێت ئەوانیش کە بەشدارن وەکو نوێنەری حیزبەکان بتوانن دواتر لەسەر پلاتفۆرمێک کە بە پێی میکانیزمێک کە خۆیان دیاری دەکەن ڕێککەون. زۆر باشە کێک کارۆ جبر که هنگ همو اندام هر یک جبلی بنده که اندام می‌ور رکراون لاوانن هن اندام من حزب سیاسی نجی آیا هن نخواهن جبلی به پیام سیاسی ببینه هزه که گوشار یانگی باشه لسر هزان بنا یک خستن آوان بنا نزیکن آوان به هر لدور ائتلاف یا پلتفرم که هوا بجده. بس اما وام رخصتو که اما رکراوکانی لاوان توانی معنکاری که سر بخوب کن و دور بلا سیاست حزب کان من و دور بلا ایدئولوژی حزب کان من ئێمە بتوانین وەکو ڕێکخراوەکانی لاوان پێکەوە کار بکەین ئیتر کارمان بە سیاسەتی حیزبەکان نەبێ و دوور بکەوینەوە لە سیاسەتی حیزبەکان کە ئەوانسی سیاسەتەکان بەکاردێنن و سیاسەتی حیزبەکانمان لە خۆمان دوور بکەینەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان بە تەوافقی دەنگ لە لێژنەی هەروەک لە لێژنەی ئامادەکاری ئێمە زۆر کارەکانمان تەوافقی بووە بۆ تێپەڕاندنی کارەکانمان تەنانەت ئێمە بۆ بەستنی کۆنفرانسەکەی خۆشمان داوامان لە باشووری کوردستان نەکرد کە خەرج و مەخارجی کۆنفرانسەکەمان بەهۆدە بگرێت وەک ڕێککەوتوین هەر لەوانەیە هەر ساڵێک حیزبێک وەلایەنێک و ڕێکخراوێک ئەو خەرجە بدا بۆیە ئێمە دەتوانین کە کۆنفرانسی لاوانی چوارپارچەمان لە ئەستۆیە دەتوانین ئەوەش ئێمە وەکو ڕێکخراوەکانی خۆمان بیدەین و کۆنفرانسێکی باشتر بەرەوە بەرین. بله ما باش برسوا خبر نگرد از خازم پرسیاری لکک فواد من جوانتر تی نگشتم از خازم بزانم جبلی به هندی که همو اندام رکراو لاوانن هم اندام وان حزب سیاسی نه جبلی به کو پیامک سیاسی ها به کنفرانس آیا هنا خازم ببینه هیزه که گشار لسر وان رکراو خوب بنا نزیکرنا آوان لداری ائتلاف یا بله راست وکو جناب فرمودی مسترتا نوێنەری پێشمەرگەی حیزبەکانمان نا حیزبەکانین دوایە ولی ڕێکخراوەی لاوانی شاهین بەڕاستی ئەوە هەر مەبەستی ئێمەش و وتم پێشتریش کاریگەریشی بەڕاستی بووە یعنی کاریگەری لەسەر ئەحزابیش بووە بمانەوە نەمانەوێ ئەندامانی ئەحزاب هەر لە لاوان پێگەن سەرکردایەتی ئێستا ئەحزاب لاو بوون لە پرۆسەیەک ئێستا گەیشتن ینی بەنەوەی ئێستێمە بتوانین پێکەوە لە دەور یەک ئاوا کار بکەین بەڕاستی بە ئەحزابیش ئێمە ئەندامانی حیزبەکەی خۆیان ئەمە کەسێکی جیاواز نین لە حیزبەکان بەنەوەی چاومان لێ بکەن و حتا وەکو ئەهرۆمێکی بەڕاستی فشار هەم لەلایەن لاوانی ڕۆژهەڵات و هەم لەلایەنی ڕێکخراوەکانەوە کە ئیشەڵا بتوانن لە دەوری مێزێک کۆ ببنەوە ئیستا بە هەر میکانیزمێکە خۆیان بۆ خۆیان دیاریەکەن زور باشه. تبر خانم باز جویت کردن که هر یک لباس از بارم اشاره پیکر که رخراون روشلات کردستان برابر این سالیار کنفرانس لاون هر چهار پارچه کردستانی بن. ام دبینی کل هر دو کنفرانس برای لدومیز روملان هندک کیشه دو بندی یا اختلاف چی بون آیا هم دکارن لبه کنفرانس ده او کیشه دو بندی اختلاف یا ناکوکی که پیشتر هبون چهار سال بکن و که رخراون روشلات کردستانی یا چه قاسمی حوالی بدن بو چهار سال کردن آوان بەخۆشی و تا ئێستا ئێمە هیچ گرفتێکمان نەبووە لەو بڕواژدانیم کە گرفتمان بێ وەکو کۆنفرانسەکانی پێشووی چوارپارچەی کوردستان چون هەر بوونی ئەو گردبوونەوەی سەرجەم نێری ڕێکخراوەکانی لاوان لە دەوری یەکتر نیشاندەری ئەوەیە کە لاعەقەل بڵین لاوانی ڕۆژهەڵات یەکدەنگن یەک هەڵوێستن و کاری جدیش دەکەن نەکەن لەم کۆنفرانسا لە کۆنفرانسی چوارمی چوارپارچەی کوردستانی شایی لاوان شکر بەخۆشیەوە تا ئێستا هیچ کێشەیەکمان نەبوو لەو بڕواژدانی بکێشەمان بێت بۆ ئەم پرسیاری کە ئاڕاستی و هاوڕیانت کرد ویستم ئیشارێکی بچووکی پێ بکەم بەڵێ بەدڵنیاییەوە لاوان دەبنە گوشارێکی زۆر جددی ینی بۆ سەر سەرکردایەتی حیزبەکان و هیواداریشم ببن و تا ئێستاش بوون تا ڕادەیەک بوون کە ناکرێت بڵین دڵخۆشین بەڵام هیوادارم لە ئایندا ببێت چون ئەگەر لاوان بێن لە ینی لە یەک خاڵی مشتەرەکە کار بکەن جاوەکو کۆنفرانس بێ و بەرەیەکی گەورەی زیاتر لە کۆنفرانسێک بێت دڵنیاییەوە تەئسیری دەبێت بۆ سەرکردەکانمان کە بتوانن لە قۆناغێکی ترە بەنسبەت مافەکانی کورد لە ڕۆژهەڵات و لە سەرجەم پارچەکانی ترا کەڵکی تایبەتی لێوە زۆر باشە داوین پرسیار از لەکێک سەید جەلال بکەم تاثیر ئەوان کۆنفرانسین ببی ئەوەی بتابەتیە لاوان ئەوە کۆ لە پێش ڕۆژ دەجی کۆنفرانسە چهار پارچەوێکتن لەسەر کۆنگرەوە نەتەوی سەرخستنە کۆنگرەوە نەتەویە کورد کە ئەم دەبینە مخابن هەر لەبەر دوان دوبەندی و اختلافان هاتیە باش دەخستن تاثیرەوەی لەسەر وێ دەچبە
جایەکێک لەو شتانەی کە تەسیریان هەیە حد سەرجەم بۆ حیزبەکان ئەگەر لە بیرمان بێت ئەو هاوین بوو سمینارێکمان لە سلێمانیەگر هەموو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات ڕێکخراوە مەدەنەکانی ڕۆژهەڵات تیا بەشدا بوون بە لاوان و ژنان و خوێندکاران و ئەوە بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات لەوێدا ئەوەی سەلمان کە بەڵێ ڕێکخراوەکان دەتوانن ئەو کاریگەری خۆیان بێت بوو هەر ئێمە حیزبەکان ئێستا هەموو کادر و پێشمەرگەی و حیزبانەیە ئەو حیزبانە لە ژنان لە لاوان لە خوێندکاران و حتا بڵێ لە منداڵپارێزی لەوانە پێکدێ ئەو بەدەنەی ئەو حیزبانن جا بۆیە دەتوانێت کاتێکی گوشار بێ بۆ ئەوان لێرە لەگەڵ هەمووی ئەوانەدا بۆ کۆنگرێنێتەوەی بەڵێ پەیامێکە بۆ هەر هەمویان کە ئێمە لاوەکان وەک ئەگەر کۆنفرانسی چوارپارچەش بێت سێ کۆنفرانسمان لاوان بە یەکەوە گرتووە بەڵام ئێوە ئێستا ئەو کاکفات فەرمووی ناڵێم حیزبەکان ڕەنگە دوو سێ حیزب بەیەکەوە توانی بێتان بەیەکەوە پەیامی کابژن بەڵام وەکو لاوان ئاوە سەرجەم نانتوانێت لە ژێر یەک سەقفیدا کۆ ببنەوە جا بۆیە دەتوانین بڵێین ئێوە هەموو حیزبەکان لە دەسەڵاتدان بەڵام نەتانتوانیە وەک لاوەکان کە ئەسڵی میکانیزم و بزوێنەری هەموو شۆڕشەکانن لاوان بوون ئێوە نەتانتوانیوە بێنە ژێرێک سەقفی کۆنگرێنێتەوەیتان بەرە و ئەویش چی بەهۆی هێندێک بەرژەوەندی تەسکی حیزبایەتیەوە لە ژێرێک سەقفەیە کۆ بنەوانێ و ئەو کۆنگرەیە کە لە پێشدا ئەو هەموو تەبلیغاتی بۆ کرا بەڕێوە برن بەڵام ئێمە لاوەکان نا کۆنفرانس وەکو تاچی ڕۆژهەڵاتی وەک تاچی هەرکەم لە پارچەکان بێتوانیمانە لە کۆی گشتی چوارپارچەش دەتوانیمانە کۆنفرانسی گەورەتر بەستین و بە دەوریەکەوە لەگەڵ ئەوەیدا زۆر ئاساییە کە ئێمە هەرکەم لەم هاوڕان کە دانیشتوین بە بیر و بۆچوونێکی جیاوازەوە ناکرێت ئەمەگە کوتم ماز ڕەشە هەموو هەبان ڕەشە جاگوا بێ بۆ چەند مێشکین وانە کەواتە لێ بەو هەموو بیر و بۆچوونە جیاوازەوە ئێمە توانیمانە لەگەڵ هەموو ئەواندا کە کۆمەڵێک ڕەنگە کێشە و گیر و گرفتی تایبەتیش بوو بن نەمان هێشتووە ببنە لەم پەرێک ئەوانە و بچینە ژێرەک سەقفی جا بۆی پەیامێکە بۆ ئەوان هیوادارم ئەوانیش ئەو پەیامان لێوەرگرن و بیکەنە ئاوێنەی باڵانوێن و بتوانن ئەو کێشە و مشکلاتانەی کە دەبنا بربەستێک لەبەر بەرژەوەندی ینی هەمووی نەتەوەیدا ئەوانە لاچن و ئەو بەرژەوەندی تاچی یان حیزباتیانە ئەگەر تاکن نەکەینە فیدای بەرژەوەندی گشتەکە کە بەرژەوەندی نەتەوەیدا زۆر باشە زۆر سپاس گەڵک سپاس بووە مخابنم گەیشتن داویە بەرنامە خۆم پێخۆش و زیاترم لە خزمەت بەدەوام بە هەر حاڵ دەما پرۆگرامە مەزنینادا زۆر سپاس بۆ تەکێک بۆات خاکی بەزی هەروەها زۆر سپاس بۆ تەجی کە کار و کەنکاش کێک بۆعادی جعفری هەژاپرز تەوار شەریفی زۆر سپاس بۆ بەشداریەوەی سپاس بۆ تەج کێک سید جەلالی صالحی زۆر سپاس هەویە سەرکەتنی بۆ کۆنفرانسەوە دخوازم هون هەروەک مەگوت هەویە پێشەڕۆژێنە هیوادارم که هم کار خبرت خوزیاتر لبنیج بکن ببینن گوشارجی لسر حزب سیاسی زور سپاس بباشتاریه و زور سپاس مندینم برای تماشاوان هیجا بچندیم گیشتن داویه برنامه خویت تایبت به لوان و یکمین کنفرانس لوان کو قراره چند روز ایندن یا اصلا داویه به مهب لدار خستن زور سپاس کو ببینن هیجا کن حتی نهاجی بینری برنامه مبون حتی برنامه تایبت دادن ببینن خیر و هر لخوشان دابجین